بەتاکید ئێمە وەکو خۆمان وەکو یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان هەموو وەختێک خەباتمان کردێت لە پێناو یەکێتی کوردان نەکە لە باشووری کوردستان بەڵکو لە هەموو بەشەکانی کوردستان پێمان وایە سەرجەم حزب و لایەنە سیاسیەکانی هەموو بەشەکانی کوردستان ئەگەر لەسەر هیچ مەسەلەیەک کۆک نەبن لەسەر مەسەلە نەتەوەی نیشتمانیەکان دەبێت کۆک بن دەبێت لە کاتێکدا هەر حزبێک ئاسایشی لە مەترسیدا بێ یان براکوردەکانمان لە هەر بەشێک لە بەشەکانی کوردستان ئاسایشیان لە مەترسیدا بێ دەبێت ئێمە لە حزب و لایەنە سیاسیەکان کەسایەتیەکان نیشتمان پەروەر و وڵات پارێزەکان دەبێت هەڵوێستمان هەبێتن بۆیە بەڕاستی ئێمە وەکو خۆمان هەموو کات هەڵوێستمان هەبووە کارمان کردووە لە پێنا ئەو یەکێتی نەتەوەیە هەوڵی ئەومان داوە هەموو کاتێک پەیوەندی حزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتری باش بێتن هەر کێشە و ناکۆچیەک هەبێتن پەنا ببەنە بەر دیالۆگ و گفتوگۆ بە شێوەیەکی ئاشتیانە بەدانیشتن وەکو برا لەگەر یەکتری هەرچی کێشە هەبی چارەسەر بکەن لە هەمان کاتدا کارمان لەسەر ئەوە کردووە یەک هەڵوێستی هەبێتن کاتێک لە باکووری کوردستان یا لە باشووری کوردستان یا لە هەر بەشێکی کوردستان کێشەیەک کە بێ ئاریشەیەک کە بێ یا حزبێک لە مەترسیدا بێتن لەلایەن داگیرکەر و دوژمنانی کوردستانەوە پێشێلکاری لە دژ بکرێ ئێمە هەمومان هەڵوێستەکانمان یەخەین و لە پێناو ئەوەی کەوە ئەم زەحمەتی و ناخۆشیە لەسەر براکوردەکانمان لە هەر بەشێکی کوردستان بێتن نەمێنێت بەڵێ بەتاکید ئێمە هەموو وەختێک باسمان لە چەترێک کردووە لە بەرەیەکی هاوبەش کردووە بۆ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان ئینجا ناوی لێ دەندرێت چەتر ناوی لێ دەندرێت ئەنجومەن ناوی لێ دەندرێت بەرەیەک با حزب و لایەنە سیاسیەکان لەسەری کۆک بن و بڕیاری لەسەر بدەن چونکە بەڕاستی بوونی بەرەیەکی هاوبەش وا دەکات ئێمە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان لە یەکتری نزیک بینەوە و بتوانین هەموو ئەو ئاریشە و کێشە و گرفت و زەحمەتی و ناخۆشیانەی کە دێتە بەردەم خەباتی ڕزگاری نەتەوەیمان لە هەر بەشێکی کوردستان بتوانین لەم بەرە هاوبەشەیە گفتوگۆی لەسەر بکەین هەڵوێ یەک هەڵوێستی یەک گوتاری سیاسی دەربڕین و پێکەوە کار بکەین پێکەوە بەرنامە دابنێن بۆ کار و خەباتی داهاتومان ئەوەش وا دەکا ئاسایشی نەتەوەیمان زیاتر پارێزراو بێت بێشک بەتاکید کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەنێتە چارەسەرکردن ئەم کێشە و گرفتانە بە هیچ شێوەیەک جێبەجێ نابێ و بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش کە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لە هەموو بەشەکانی کوردستان بە تەئکید ئازادکردنی دەبێتە هۆکارێک لە بۆی ئاشتی و تەبایی زیاتر بەرقەرار بێ ئازاد نەکردنی کێشە و گرفتەکان زیاتر دەکاتن بۆیە ئێمە وەکو خۆمان وەکو یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان هەموو کاتێک داوای ئەومان کردووە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەموو چالاکوانی سیاسی لەلایەن لە زیندانەکانی تورکیا ئازاد بکرێن و تورکیا هەوڵی ئەوە بداتن ئازادیان بکات چونکە بەمە وا دەکاتن کە وەکو هەنگاوێک ئاشتی حیساب بکرێتن بۆی دابنیشن لەسەر مێزی گفتوگۆ هەموو ئەو کێشانەی کە هەیە چارەسەر بکرێتن